گروپی موزیکی یەسنا یەکێک لە گروپە دیارەکانی شاری ئێرانیان کە لە کۆمەڵێک گەنج دروست بوون و کار لەسەر موزیکی ڕەسەنی کوردیەکەن و ئومێدیان ئەوەیە کە لە داهاتوودا بتوانن کۆنسرت ئەنجام بدەن نەک هەر لە کوردستان بەڵکو بتوانن بیبەنە دەرەوەی هەرێمی کوردستانیش لە ئێستادا ئەم گروپە با بڵین لە یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستان کۆنسرتێکیان ساز کردووە کە چەند بەرهەمێکی خۆیان پێشکەش کردووە. لە چوارچەوەی هەوڵەکانی پەیمانگای گۆتەی ئەڵمانی بۆ ڕێخستنی چالاکی هونەری لە شارەکانی هەرێمی کوردستان ئەم جارش بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجە کۆنسرتێکی میوزیک و گۆرانی بۆ گروپی یەسنا ڕێکخست کە تیایدا چەندین گۆرانی موزیکی ڕەسەنی کوردی پێشکەش بە ئامادەبووان کرا. چوارەمین ساڵ لەسەر یەک ڕێکخراوی گۆتەی ئەڵمانی بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە ئەستان بە سازکردنی کۆنسرتێک بۆ گروپی موزیکی یەسنا دیارە ڕێکخراوی گۆتەی ئەڵمانی ساڵانە هاوکاری گروپ و تیپە هونەری و ڕۆشنبیریەکانە لە شار و شارۆکە جیاوازەکانی کوردستان و بۆ چوارەمین ساڵە شاری هەڵەبجەیان هەڵبژاردەوە بۆ سازدانی کۆنسرتێک ئەمساڵ لەگەڵ گروپی موزیکی یەسنایە ئەم کارە ئەنجامەدەن. ئێمە سوپاسیانەکەین و کارەکەش بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە ئەنجام دراوە. تەمەناکەین ئەم کار و چالاکیانە بەردەوام بێت و بتوانین هاوکار و هەماهەنگی بکەین لەگەڵ تەواوی گروپ و تیپە هونەری و موزیکەکانی شاری هەڵەبجەیە. ئێمە ئەمڕۆ کو گروپی یەسنا لە هەڵەبجە ویستمانە کە چالاکێک بکەین بە هاوکاری ڕێکخراوی ئەڵمانی گۆتە. تەبعاً من وەکو دەنگ بەشدارم لەگەڵیان و گروپەکەمان 9 کەسی ئینشاڵڵا کامی ئێوارەیە کۆمەڵێک بەرهەمی جوان و فۆلکلۆری کوردی پێشکەش بە ئامادەبووان بکەین. شەوەی مەوەکو گروپی یەسنا بەشداری کۆنسرتێکمان کردووە کە بە هاوبەشی لەگەڵ گروپی گۆتە ئاساس کراوە. خۆشحاڵانە ئەمە دووەم ساڵمانە ئێمە لە هەڵەبجە کۆنسرت دەکەین وەکو گروپی یەسنا. خۆشحاڵین کە دووبارە ساڵێکی تر و کۆنسرتێکی تر لەگەڵ خەڵکی هەڵەبجەیە پیشانین و ئەتوانین ئاتوین کۆمەڵێک گۆرانی جوانی کوردی ڕەسەن پیشانی خەڵکی هەڵەبجە بین.